یاخۆ بەخێر بێ. یاخۆ سەلامەت بی. بەڕاستی پێم ناخۆش بوو کە گوتیان نەخۆشی. چ بکەین؟ خوا نەخۆشمان دێخی و شیفامان دەدا و چامان لە ڕەحمی خوایە. ئەدی پێم نارێ ئەتوو چستا چێندەرت دێشی. وەڵای کاکە چ لێ بشێرمەوە، کلیەکم ڕاوەستایە، دکتۆریش دەرێن ئەوی دیت باش نییە. یعنی تو ئێستا بە یەک کلیە دەژی؟ وەڵڵاهی دەبا شتەکەت پێ برێم. چەند ڕۆژێک پێش ئێستاکە بە برای خۆم برێم چوومە سەردانی خزمەکی نەخۆش بوو. هەردوو کلیەشی ئیشی دەکرد، بەس کلیەکانی مەیلە و سست ببوون سست. وەڵا هەستان بردیانە خەستەخانەی و بە عەزەلە و خێرا خێرا کە گەیاندیانە خەستەخانەی لێوێندەرێ حەیاتی عەنتەی لێ بڕا. ئەی هاوارەش تو بەڕاستیتەوە؟ ئارێ بەخوای بڕم مەسەی کورە خەبەرە چی ناخۆشە وەڵا. کورە بابە ئەتوو شکرانەی خوای بکە، ئەتوو بە یەک کلیەی مای ئەتوو دەبایە ئێستا کە لە مێژ بوو بمرد بای. خوا قسەکانت تەواوە، ئەو قسەیە تو لێ دەکەی ئەم لە زیادە چی دەشیم؟ بەخوای باشتە شت پێ برێم، باشتە شت پێ برێم. لەو سەردەمەی ئێستاکە باوەڕت هەبی هەر خەڵک لەو گۆڕێ کلیەی بەژان دەکەوی و دەرێن مرد. هاوارەش بەخوا قسەکەت وێ چێ دەهێ قەلبت تێک چوو؟ ئەرێ وەڵڵاهی قەلبم تێک چوو. کورە نا نەخەمت مەخۆ ما حەوچێت هەمومان هەدەمرین. کو قەلبم تێک ناچی، ئەتوو خەبەرە ناخۆشانە بۆ من دەرێ. کورە بابە خەبەری ناخۆشی چی؟ کورە وەڵڵاهی ئەمن ئێستاکە کۆمەرێک مرک و مارم هەیە. کورە هەر ڕۆژێ دێتەوە کچەکەم دێتەوە دەرێ وەزعم خراپە، نە ڕۆژێک نە دوو نە سێ نە چار. توخوا گوناح نییە سبەینی ئەتوو بمری زاوا مارت بخۆن. ئەی هاوارەش ها ئەخە چار ڕۆژ کە تو ئەوە کلیەکت هەیە هەر ڕاوەستی ڕادەوەستی. ئەمنیش دەمرم بەخوایەوە بڕوە. وەڵڵاهی چەندی تەمەشا ڕەنگ و ڕوخسارت دەکەم قەت پێ ناچی ئەتوو ئەو برنج و قەیسیەی جەژنی ڕەمەزانێ بخۆی. دەوس ئەی هاوارەش ئەی هاوار بەمارم ئای چ بکەم خۆ مردن بەدەستەمە نییە کاکە. وەڵڵا هەر ڕاوەستر ئەوە چیە لە دەرکەیەدا؟ ڕەمۆ کورە ڕەمۆ بڕۆ دەرکەی بکەوە ڕەمۆ. نییە ورە تەبی ورە کورە هەدەمرینە منیش دەمرمەوە توش دەمری بە تەماچی دەفەرمو دەفەرمو کاک لەیس بەخێر بێ. سەلام و ڕەحمەت اللهی وبەرەکات. کاکێ من باشە بەخێر بێ. سەلام عەلەیکوم. یاخۆ بەخێر بێ. سەلامەت یاخۆ خوافت کە سەلامەت بی. کاک محەممەد یا ڕەبی خوای گەورە شیفات دا. کورە وەڵڵاهی ئەوە من دەمەکە قسەی باشی لۆ دەکەم. دەرم خزمەکمان هەبوو وەچی تو بوو، دوو کلیەشی هەبوو مرد، ئەتوو یەک کلیەی هەر باشە مایە ما هەتا ئێستاکە. خوافت کە ئەوە کەینە قسەی باشە، ئەوە کەیلی نسیحەتە کابرا نەخۆشە ئەتوو هاتی سونەتەکت جێبەجێ کردیە سەردانی نەخۆشت کردیە. ئەو نەخۆشە فقط پێویستی بەوەیە کە دڵی بدەوێ وەورەی بەرز بکەی و دوعای خێری لەبۆ بکەی. ئەوە سونەتەکەی وەکو مسلمانێک جێبەجێ بکەی. ئەتوو ورێ و پیاوە فەقیرەت ئێستا هەر ڕووخاندیە لەوانەیە کابرا بەرەو باش بووم چێ ئەتوو بۆ قسانت خراپترت کردیە. ئەزیزی من خوای گەورە دەفەرموێ وەقولوا للناس حوسنا، نەیفەرمووە حەسەنە باشتر، بەڵکو فەرموویتی باشترین وشە بەکاربێنن لەگەڵ خەڵکی. پێغەمبەری خوا سەڵ سەلەم دەفەرموێت چیت پێ خۆشە کە خەڵکی پێت بڵێن بەرامبەرت دڵت پێ نایەشی ئەو وشە جوانانە هەڵبژێر بەرامبەر خەڵکی بیڵێ. ئەزیزەکەی من ئەتوو ئەو قسانە بەرامبەر نەخۆشێک بەکاردێنی کابرا ئەگەر ساغیش بێ حتمما هەشتێکی لێدە دڵ و دەرونی وێران دەبێ و تێک دەچێ و نەخۆش دەکەوێت. مامۆستا وەڵڵای من شاتیمە سەردانیم کردیە ئەمنی شەرەوە ئەرک و واجباتەکە کە دەنە سەردانی نەخۆشی بکە. خوا خێرت بنووسی سەردانیکردنەکەت سونەتەکە سنەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم جێبەجێت کردی و ئەجر پاداشتی خۆت هەیە. بەڵام ئەتوو پێویستە هەمان سنەتی پێغەمبەری خوا بەکاربێنی کەوا قسەی شیرین لە بۆ نەخۆشەکەی بکەی، قسەی باشی لەبۆ بکەی، هانی دەی تەشجیعی کە ئەتوو بەرەو باشبوون دەسی، عیلاجەکان بە مەزبوطی بەکاربینە، خوای گەورە سەبر شیفات دەدا. ئەسڵەن ئەگەر کابرا لەسەر دوو پێی خۆی ڕاوەستابی و هیچ نەخۆشیش نەبی، جێ لەو قسانەی تو ڕابگری وەڵا دەکەوتە بن بەتانی. مامۆستا ئەتوو دەتەوێت ئەمن بسم درۆی لە بۆ بکەم، وەڵڵاهی ئەمن درۆی ناکەم، ئەمن چ بینم ئەوی دەژێڕمەوە. ئەوێ ڕۆژێ چوومەکن مامی ئیسماعیل خدر چوومەکنی وەڵا گوتم لۆس بەنێ گوتیان کلی ڕاوەستایە و مردیە ئەگە باوەڕژ ناکەی وەربابچینە قەبرستانی بزانێ قسەکەم وێ ئەمە چ بینم ئەوی دەژێڕمەوە. خوا عەفوت کە کاکەی من ئەتوو فەقەت
پێویست ناکە دوور لە تو قسەی نەخ قسەی خراپ بکە نەدرۆژ لە بۆ کابرای بکە خۆ دوعایەکی خێر لە زمانت دێتە دەرێ ئەدی کوردەواری خۆمان ناڵێ قسەی خۆش لە بەهەشتێ هاتووە ئامانتو بیللا دە قسەیەکی خۆش لە بۆ دوو نەخۆشی بکە کابرا ورەی بەرزکەوە لە بەرچی وری دەڕوخێنی خۆی گەورە تاقی کردەوە بە نەخۆشیەک پێویستی بە دوو قسەی باشی تووە خۆ قابلات و دکتۆرنی عیلاجی بکەی بەس دەتوانی دڵ و دەرونی تۆزێک ڕایگیری تۆزێک گورەی بەرزکەیەوە کاک محەممەد باشتری ئینشاءڵڵا باشە هەزار ڕەحمە لە داک و باب خۆی گەورە سەلامەتت کە ئەتو چەند لەمێژە لە چێ بووی لۆ خێر وەڵڵاهی دەیویست بم هاتە ناو قەبری ئەتو بێخمە ناو قەبری ئەرێ بەخوا کورە مامۆستا ورە معنەویاتی زۆری نامە خواری هادێگە ئەو خزمەما کلیەی باشتر بوو لە تو ئەمرێ خوای کرد فرانەوە هاڵە بوو ئەمرێ خوای کرد ئەی هاوار کورە مامۆستا باوەڕت هەبی هەر ئەو قسانەی تازە لە بۆ جەنابتم کرد یعنی پێم بۆ خزمەکچی منوەچی تو بوو ئەو ها لە دوو کلی هەبوو مرد ئێستاژ الحەمدوللا بەرەو باشی دەڕۆ باش دەبی باشی شاڵە ورەت هەبی ورە ئەوە بری ئا باشە کاکەی من هەر لە یەکەمەوە قسانت کردبە ئەو سونەتەی پێغەمبەری خوات جێبەجێ کردیە درودی خوای لەسەر بیتن کە دەڵێ سەردانی نەخۆش بکەن لە هەما کاتدا سونەتەکە بە تەواوەتی جێبەجێ بکە بتوانە دوو قسەی خۆش و باشی لە بۆ بکەی کابرا هەست بە باشبوون کە هەست بکە کە بڕاستی ئەتوو خەمخۆری ئەو کابرایی ئەو نەخۆشەی دەفەرموێت کەلیمەت طەیبەت سەدەقە واتە وشەیەکی جوان خێر و چاکەیە کاک محەممەد ڕەحمەتی خوات گلێبی خوای گەورە شفاتدا هەستەوە بابەت بینین لە خوای بەزیاد و ڕەنگ و ڕوود باشە هەزاران نەفەر کە ئێستاکە بەیە کلیە بە نیو کلی دەژین ئەوەی کە مردیە ئەزەلەکەی هەر ئەوەندە بۆ خۆی گەورە تاقی کردەوە بە نەخۆشی دواتر چابیتەوە ئاتوش ئێستاکە خۆی گەورە تاقی کردیەوە بە نەخۆشی شکر الله هەستەوە سەبر ڕەحمەت خوا لێبی لە خوای بەزیادوی ئەلحەمدولله ساغ و سەلامەتە پاکف ئەوە چ لەو کابرایە کرد ئەو کابرای ئەو حەقیت بۆ وەڵڵا هیچم نەکرد هەر ئەوەندەیە ئەو کابرایە عیلاجەکانی دکتۆری وەرگرتووە فقط پێویستی بە دوو قسەی باش بوو کەمەک سەر و سەحەتی باشتر بیتن ئامانتو بیللا کاکەی من نەک تەنها نەخۆش ئەگەر سەردانی هەر کەسێکت کرد کابرا تازە زاوایە پیرۆزبایی لێ بکە تازە شەهادەیەکی بەدەستهێنا و پیرۆزبایی لێ بکە خانوێکی تازە دروست کرد و پیرۆزبایی لێ بکە هەموو ئەو شتانە فقط پێویستی بە یەک وشەی شیرن و باشە پێویستیان بە یەک وشەی هاندانە کەوا تەشجیعیان بکە دڵیان بەو شتە خۆش بێت کە خوای گەورە پێبەخشیون هەر شەر نییە هەر نەخۆش قسەی خۆش و باش لە بۆ نەخۆش بکرێت نا هەمیشە مژدەدەر و دڵخۆشکەر بە ئەی ئافەریم کاک محەممەد ئیشاڵڵە ئەتوش باش دەبیەوە ئیشاڵڵا دەی بە تەمای خوای گەورە ئیشاڵڵە باش دەبی باش